سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەتۆرێکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە تەوەرەی دەکەین کە تایبەتە بە بەکارهێنانی ئاوی خواردنەوە و دیاریکردنی 50 دینار بۆ مەترێک دووجا. ئەمڕۆ بەڕێوەبەری ڕاگەاندنی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی ئەوەی ڕاگەیاند کە لەم مانگەدا پارەی ئاوی خواردنەوەی ماڵان لە سنووری شاری سلێمانی بەپێی ڕووبەری خانۆکان لە هاوڵاتیان وەردەگیرێت کە بۆ هەر مەتر دووجایەک بڕی 50 دینار دیاری کراوە. ئامان جەلال وتیشی ئەو بڕیارە لە مانگی ئەیلولی ئەم ساڵەوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە دەرچووە و بە شێوەیەکی کاتی جێبەجێ دەکرێت تا ئەو کاتەی پێوەری ئاو لە خانوو هەروەها یەکە نیشتەجێبووەکان دادەنێن کە ئەگەری ئەوەش هەیە لە ساڵی داهاتوودا پێوەری زیرەک دابنێن و بەپێی ئەو پێوەرە پارەی ئاو لە هاوڵاتیان وەربگیرێت. ئاماژەی بۆشدا کە لە ناوەڕاستی ساڵی داهاتوو هێڵی ئاوی سێهەمی نێوان دوکان سلێمانی تەواو دەبێت و دەتوانرێت کێشەی کەمی ئاو لە شاری سلێمانی چارەسەر بکرێت و بڕی 15 ملیار دیناریش بۆ ئەو پرۆژەیە تەرخان کراوە. بەڕێزان زۆر لە مێژە باس لە دیاردەی بەهدردانی ئاو دەکرێت لەلایەن هاوڵاتیان و لە هەرێمی کوردستان تا چەند ئەم هەنگاوەی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی هەنگاوێکە بۆ ڕێگەگرتن یاخود دانانی سنوورێک بۆ بەهدردانی ئاو و لە هەمان کادا تا چەند ئێوە دەتوان باس لە خاڵەکان بکەن ئەگەر هات و ڕخنێکتان هەبوو لەوەی کە تا چەند پێتان باشەکە بۆ هەر مەتر دووجایەک بڕی 50 دینار دیاری کراوە پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین و وەڵاممان دەستکەوێت بۆ ئەو پرسیارانە. ئامان جەلال بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندایە. سڵاو لەبێ کاک ئامان، گرنگی ئەم پرۆژەیە یاخود ئەم هەنگاوە چییە؟ سڵاو بۆ هەموو گوێگرانی تەلەڤیزیۆنەکەتان. زۆر سپاس دەکەین. بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی هەلۆ گوێمان لێتە کاک ئامان، بەڵێ فەرموو. بەپێی بڕیارێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەراتی گشتی ئاو ئاڕۆکان لە 15/8 دەرچووە بەپێی ئەو بڕیارە نوێیە بۆ هەر مەتر دووجایەک 50 دینار ئاو بۆ هاوڵاتیان دێتەوانێ. بەپێی ئەو بڕیارە لە یەکی نەوانێ ئەو بڕیارە کراوەتە بواری جێبەجێکردنەوانێ. ئێمە وەکو بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی ئەمە بۆ هەموو هەستەیە پارێزگاکەی هەرێمی کوردستان و بۆ ناوچەی گەرمیانە ئێمە لایانی جێبەجێکارین، لایانی بڕیار بەدەستین ئەو بڕیارە لەلایەن حکوومەتی هەرێمی. زۆر باشە، بەڵام پێت وایە گرنگی ئەم پرۆژەیە چییە کاک ئامان؟ ئەو بڕیارە ئاماژەم پێکرێمە لایانی جێبەجێکارین، بڕیارەکە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی ئاوەڕۆکانە دەرچوو وەرجام سەرەکەش ئەوانە زۆر نابێ بۆ هاوڵاتیان. کاک ئامان، مەبەستەکەم ئەوەیە ئێوە وەکو بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی پێتان وایە ئەگەر هات و ئەم پرۆژەی جێبەجێ کرا ئەمە هەنگاوێکی باشە بۆ دانانی سنوورێک بۆ بەهەدەردانی ئاو؟ مەبەستم ئەوە بوو کە گرنگیەکەی چییە؟ وەڵی ئەوەی ڕاستی بێ هەدەردانی ئاو ئەبێت ئەمەش بۆ ماوەیەکی کاتی تا پێوەدانێک کە پێوەری زیرەکداندا ئیتر ئەو کاتە هاوڵاتیان چەنێ ئەو بەکاربێنن بەپێی ئەوە ئەو نرخیان بۆ دێتوانێت. زۆر باشە. سەبارەت بە ئەو نرخەی کە دانراوە 50 دینار بۆ لەسەر ئەساسی ئەوەیە کە ئەو خانووە یاخود ئەو شوێنە نیشتەجێبوونە چەند مەتر دووجا بێ، بۆ لەسەر ئەساسی ئەوە نەبووە کە ئەو خێزانە چەند کەس بن؟ بەڕێزیان ئەو بڕیارە پەیوەندی بە بەڕێوەبەراتی گشتی ئاوەڕۆکانەوە هەیە وەکو پێم وتی لەلایەن ئەوانەوە دەرچووە، ئێمە لایانی جێبەجێکارین هەر ئەوەیە. باشە، بە پێی زانیاری ئێوە بە دانانی پێوەری زیرەک وەک لە هەواڵەکەدا ئاماژەتان پێداوە، دانانی ئەو پێوەرە هەمان ئەم نرخەی ئێستای دەبێت بۆ هاوڵاتیان؟ بەپێی ئەو پێوەرەکە داندێت پێوەری زیرەکە هاوڵاتیان چەندێک ئەو بەکاربێنن ئەوە ناکرێیان بۆیێتەوە. ئەگەر هاوڵاتیەک لەو بڕێکە بۆی دانراوە زیاترێ بەکاربێنێ ئەو نرخێکە بۆی دێتەوە زیاتر ئەبێت، تاوای لێە چەندێ زیاتر بەکاربێنێ ئەوە بڕی پاری بۆ دێتەوە. باشە کاک ئامان، بۆ ئەوی زیاتر لەمە تێبگەین تۆزێ ناڕوونە ئەوە کە ئەو میکانیزمە چییە کە ئەمەنە بڕی ئاو دیاری کراوە بۆ هەر خانوویەک بۆ هەر ماڵێک، میکانیزمەکە چیە؟ چۆن پێیان دەگاتەوە ئاوە کە دیاری کراوە لەلایەن ئێوەوە؟ ئەو پێوە داندێ بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی کارەبایە پێوەرە زیرەکی پێڵەن بەپێی ئەو پێوەرە هاوڵاتیان کە ئاویان بۆ دێتوانێت چەندێک لەو ئاوە سەرف بکرێت ئەو پێوەرە لای خۆی تۆماریەکات
کە تۆماریشی کرد بە پێی ڕێژێ کە جارێداننداوە بەنامی بۆ دانراوە لە دوای ئەو ئەوەی کە سەرفی ئەکات چنێ بوو بەپی ئەوە پارەی بۆ دێت. باشە کەی ئەو پێوەرە دایانرێت بەپێی زانیاریەکانی ئێوە؟ پێوەرەکان لە پلانایە چەند کۆمپانیایەک تەندەریان وەرگرتووە کەی تەندەرکراوە دوای ئەوە ئەکەوێتە باری جێبەجێکردنەوەنێ. بەڵام لە ئێستادا ئەمەی پارەوەرگرتن لە هاوڵاتیان بەردەوام بێت تا ئەو کاتەی پێوەرەکە دایانرێ وایە؟ بەڵێ ئەمە بۆ کاتێکی کاتیە هاوڵاتیان دڵنیاکەمانەوە بۆ کاتیەوە تا ئەو کاتی پێوەری زیرەک داهێنێ هاوڵاتیان بەپێی ئەم نرخە ئاویان بۆ دێتەوە. زۆر باشە ئەگەر هاتوو بۆ نمونە خانوویەک 300 متر دووجا بوو ئێوە ماگانە بەپێی ئەو نرخەی دیاری کراولیان وەردەگرن بەبێ ئەوەی ڕەچاوی ئەو بکەن کە پێدەچێت ئەو مانگە یاخود لە ماوەی 2 مانگدا ئاویان کەم بە هەدەردابێ یاخود ئاویان کەم بەکارهێنابێ ئێوە چۆن تا ئەو کاتی کە پێوەرەکە دانرێت ئەو پارەی چۆن وەردەگرن لە هاوڵاتیان هەر بەردەوام بێ لەسەر ئەو متر دووجایی کە دیاری کراوە بۆ خانۆکان؟ بەڵێ بەڕێستا ئەو کاتی پێوەری زیرەکەکە داهاندێت بەپێی ئەو نرخە دانراوە ئەگەر خانوویەک ڕووبەرەکەی 100 متر بێ مانگ 5 ساری بۆیێتەوە ئەگەر 150 متر بێ 7000 بۆیێتەوە ئەگەر خانوویەک 150 متر بێ و دوو هاوبەشی ئاوی هەبێ مانگی 500,000 ناری بۆیێتەوانێ یعنی هەر هاوبەشە و نرخی خۆی لێ ئەسەندێت. زۆر باشە با بە شێوازێکی ترەوە پرسیارە بکەین کاک ئاماج ئەگەر هاتوو دانانی پێوەرەکە دواخرا بۆ ماوەی بۆ نمونە 6 مانگ ئەم 6 مانگە خێزانێک دەبێت مانگانە پارە بدەن بۆ بەکارهێنانی ئاو ئەگەر هاتوو لەو مانگەدا ئەمان زۆر بەکەمی ئاویان بەکارهێنا یان بە نمونەیەکی تر بڵێن لە ماڵەوە نەبوون بۆ شێوەیە بێ کە ئەمان تەنها پارە بدەن و ئاویشیان بەکار نهێنابێ بە زۆری. بەرزیان وەکو پێم وتی ئەو بڕیارە لایەن بەرەبەراتی گشتی ئەو ئاوڕۆکانەوە دەرچێ ئێمە لایەنی جێبەجێکارین. بەڵێ ئەو نرخەشکە بۆ هاوڵاتیان دێتەوە زانبڕێکی زۆر نییە. ئەگەر هاوڵاتیەک لە ڕۆژێکە ئاوی نێتەوە لە تەنکەرێک ئاو بگرێتەوە زۆر لە پارەی 3 مانگ زیاترێ با بە و تەنکەرێکی ئاوی بۆ دەتوانێت ئێمە هاوڵاتیانی زڵنیاکەینەوە کە ئەمە بۆ کاتیە و لە دانانی پێوەرە ئەمەش هەڵەوەشێتەوە بڕیارم. بەڵێ کاک ئاماج دوا پرسیارمان تایبەتە بەو گەڕەکانەی کە کێشەی کەمی ئاویان هەیە چی دەڵێن بەوان؟ بەڕێوەبەراتی ئاوی سلەیمانی ئێمە مژدە بە هاوڵاتیانی چارە خۆشویستەکەمان دەین پەرەپێدانی هێڵی دومی ئاوی دوکان سلەیمانی تەواو بووە کە 12,000 متر سێژە ئەو لە سعاتێکا زیاگە لەم کاتەشدا هێڵێکی نوێمان لە باری جێبەجێکردنا هێڵی سێمی ئاوی دوکان سلەیمانی بەویش لە کاتژمێرێکا 3200 متر سێژە ئەو بۆ شاری سلەیمانی زیاگە بە تەواوبوونی ئەم پرۆژانە ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوانێکە بۆ چەندین ساڵی تر لە کێشەی کەم ئاوی نەجاتیان دەبێت. بەڵێ سپاس بۆ ئامان جەلال بەڕێوەبەری ڕاگەاندنی بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی سپاس بۆ زانیاریەکانت بەڕێزان دیارە وەک کاک ئامانج ئاماژەی پێدا ئەم پرۆژەیە بڕیارە لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان سلێمانی و هەولێر و دۆهۆک جێبەجێ بکرێەوە پارە وەردەگیرێت لە هاوڵاتیان تا ئەو کاتێک کە پێوەردانرێ بۆ بڵێن بۆ ماڵانیان بۆ خانوەکان بۆ ئەوەی بپێی ئەو پێوەرە هەمان شت وەکو کارەبا پارەوەردەگیرێت بەپێی ئەو خێزانی کە چەندێک ئەو بەکاردێنێ بەڵام دیارە ئەو پرسیارەمان دەست نەکەوت لە کاک ئامانج کە کەی پێوەرەکە دانرێت و تا ئەو کاتی کە دانرێت ئەم پێوەری کە لە ئێستادا دانراوە ئەویش بەپێی ڕوبەری ئەو خانوەیە کە بۆ هەر مەتر دووجایەک بڕی 50 دینار دیاری کراوە لە لایەکی ترەوە پێشتر ئێمە لە تەوەرەکانی پێشوماندا زۆرێک لە بەشداربان باسی لەوە دەکرد کە دیاردەی بەهەدەردانی ئاو دەبێت سنوورێکی بۆ دامرێت لە هەرێمی کوردستان و زۆرێک لە هاوڵاتیان ڕەچاوی ئەوە ناکەن کە چەندێک ئاو بەهەدەر دەدرێت لە ماڵەکانیانە. بەڕێزان جیا لە پەیوەندەکانتان دەتوانن لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک بەناوشانی facebook.com/نالێتیڤ ڕاوتی نووسەرنجەکانی خۆتان بنێرن. یەکەم پەیوەندیمان سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار. زۆر سپاس کاک سەردار فەرموو. دەربارەی ئەو ڕایە زۆر لەگەڵی دام دەمێشت تێ باس بکەم لەسەر بەتێڕۆدانی ئاو. بەڵێ من بە حەقەتەن ماڵێکم بینی کە ئاویشیان پڕ تەگەکانیان پڕ بوو لە ئاو واش لەسەری ئاژا چۆن بۆ ماڵێک ئەو ماڵە لێو ماڵە سێرم کرد
لە سەربانەکەیان بڕوا دەکەی ئەوە ئەتوانی مەلی تیا بکەیت بۆیە پێویستە حکوومەت چاوی بە سەربانەکانە بخشێنێتەوە بزانێت چ ماڵی ئاوڕاگرێکی تایە چۆکە شتێکی بێ ئاوڕاگریە بێ چونکە ئاو سەرچاوەی ژیانە ئەگەر ئاو نەبێ مرۆڤی ناتوانێ بژی ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزانە ئێمە نیوەڕان ئاو ناخۆین بۆ ڕۆژە درێژێمە ئاو ناخۆین بزانە چۆن ناخۆشە دەبا ئێمە بیپارێزین بەخوا ڕێزم خەڵکی وا بینی ئاو تەخسان بەخسانەکە بڵێ بەدەرگای پێشوات سارەی پێشوات چی شتێ بێنێ بەفی ڕۆیدات هیوادار مەمەز غەرامێکی قورزە بێت بەڵێ کاک سەدا سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان دیارە چەند پرسیارێکمان ئامادە بوو بۆ ئەوەی لە کاک ئامانجی بکەین کە بەڕۆبەری ڕاگەاندنی بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی بەڵام وەک خۆی وتی ئەوان لایەنی جێبەجێکارن بۆیە یەکێک لەو پرسیارانی کە ویستمان بیکەین نەمان کرد بەڵام کاک ئالان حەمزە لە سەتۆڕی کۆمەڵاتی فەیسبوک باسی کردووە دەڵێت خانووی وا هەیە 100 مەترە 3 ماڵی تێدایە ئەی ئەوانە یەک حسابیان هەیە ئەو پرسیارەمان ئەوە بوو تا چەند ڕۆبەری خانۆکان یاخود دانانی پێوەرێک بۆ ئەوەی کە ئەو خانووە چەند مەتر دووجا بێت بۆ وەرگرتنی پارەکە تا چەند ئەمە پێوەرێکە بۆ ئەوەی کە ئەگەر هات و خانوویەکی بچووک ڕوبەرەکەی زۆر بچووک بوو بەڵام زیاد لە خێزانێکی تێدا بۆ ئەوانە چۆن ڕەچاوی وەرگرتنی پارەکەیان لێ دەکرێت ئەمە ئێوە دەتوان قسەی لەسەرکەم بۆی ببێ بە پێشنیازێک لە ئێوەشەوە ئاوات لە ئاکرێەوە فەرموو کاگاوات زۆر سپاس کاگاوات فەرموو کاک شوان ئەم ئاوا دەنەک ئاواتە بۆرە فەرموو بەڵێ بڵێ وەڵاهی ئەگەر ڕێم بدەینە تەوەرێکی تر قسە دەکەم زۆر بە کورتی بەڵێ وەڵاهی کێشەکە بە کورتی باس ناکرێت بۆ چونکە کێشەیەکی گرنگەوە ناکرێت ینی دوو قسە سێ قسە بۆتەوە نابێت جارگەمەزانم بڵێن شتەکە بۆ تاڕم بکەمەوە فەرموو وەڵایە لە سەر ئیدارەی ئاکرێ قسە دەکەم خۆشم دانیشتو گوندێکی سەر بە قەزای ئاکرێمە ناوی گوندەکەمان نۆرملانە کاکە جەنینە مشکلە مقداریمان هەیە لە گوندەکە ئەوە ئێمە خۆی خەڵم ملکێک لە گوندی ئێمەدایە دەوێت وەکو بڵێ گوندەکەمان هەموو داگیر بکات کەس خانووی لەسەر نەکات بەڵێ ئەوە برای من هاوی ئێمەش تقریبا چەند برایکی لای دەمانەوێت حقومان ماڵ بکەین برای من چرا ئەو خانووەکە پێی گوت کاکە جان ئێمە دەمانەوێت بخۆمان خانوو بکەین بەڵام ئەگەر ئیزنمان بدەیت بخۆمان مساعدەنی هەستا گوتەوەچی دەین دیار بکە ئەگەر خشێ ئەگەر خانووەکەت حەشرە ملک بوو ئێمە ناکەین ئەگەر ئیزراحی بۆ خۆمان دەکەین گوتی فەرمون بڕۆ بێنە ئێمە چونە دارە لە ئاکرێ وەکو بڵێ چەوشەکەمان ناو خریکەکەمان تیوە ئەردەکەی لای ماڵی خۆمان لەدار کەوت کە ملچێ کابرایە ئێمەش گوتمان کاکە گیان بەڵام خاوەن مساحەکە بڕێنە گوت کاکە گیان حتا ماڵی ئەو ناوە هەموو ملکە بەڵام بێن دەربەولاوە هەموو زراعە دەتوانن بۆ خۆتانە خانوان بکەن برانی شەیە چووە لای ئەو کابرایە گوتی کاکە ئێمە ئەوڕۆ مساحمان ناوە خشەی خانوویمە ملکە بەڵام بەو ناوە زراعە ئێمە بۆ خۆمانێ دەکەن خاوەن ملکەکە بە برای گوت والله یەک بلوکدان لەسەر نسرێ هەر کەسێ بێ دەیکوژم بە پلی خۆم دەیکوژم ئەوە قسەکەی کە مەخلەوەکردنەی کاکە ئەوەیە خان ملکەکە برای منیش بەیانی گوتی باشە برای من هاتەوە بەیانی چوو شکایەتی لێ کرد لە نەحوەی جرگەستێن لە شەرتا وەڵا شێرتەش گوتی باشە نا ئیسادە برای وەرگرت گوتی باشە وەڵا دوعایت ئەو کابرایان یەک جار بەهاڵ کرد یەک جار چۆن دەر ولا لسيدنا أن كتاب بياني استيدو شيخك تلفون بول كيرد بو حاكم واكري كيرد كاك سركوتا كابرات شايلين لون در حاكم ما تلفون بو كيرد كاك من كسبوا كابرا بارد هر كاتي تريد تبي توصل دعوان خوي لو رجع حطاكو استباجي لكرو أو حالي ماجي حابو استكشماجي تساند ماجي بوازدها برای من همون روزی که وکوم متحمل همون روزی که محکمه آخر بانج بکه آخر اگر من شکایت رو بکه ابی من بعدی بکریم من کارو خواهیم شکایت اول که شکایتی بکریم برای من همون روزی بانج بکه نوارد شیلی این در بکن که او خصوصی شاری که برای من بکن شکایت رو باشه که بله آنها بس خون یادم سه در دستی برای من القرآن دا و حتی که سزار شیال بانج او کابرای نکردیا کبیر او سن بخوی آیا او قصه کبیر ایالله بله بەڵێ سپاسەکەن سپاس بۆ پەیوەندەکەت هیوادارین کێشەکەت چارەسەر بکرێ ئاسمە لە سلێمانی نازڵم ئەگەر ناوەکی ڕاست بێ بەڵێ ئەم کاتەوە باش
زۆر سپاس ئاسمەخان فەرموو. کاکەجان وەڵامی من حەزەکەم بە یعنی ڕێنماییەک دەرکەن بۆ ئاوەکانی قەیناکە پارەکەی ئێمە گەڕێکی ئەندازیاران لە سلێمانی ڕۆژی وا هەیە 2 جاریەکەوانێ ڕۆژی واشە بە هەفتەیەکیش بۆمان بەرنایەنەوانێ بەڵێ یعنی تەلەفۆنی شەکەین هەڵی ناکرن ئایا ئەی بۆ ڕەقەم دائەنێن بۆ ئاو مەبەستت لە ڕێنمایی چییە ئاسمەخان؟ یعنی ئەڵێن با ئاوەکە بە جەدۆلێ بۆمان بەرنەوانێ بەڵێ یعنی بڵێ بۆ لە ڕۆژەکە 2 جار بەری بنەوانێ بۆمان بکەن بە ڕۆژنان ڕۆژێک با ئێمەش بزانین معقولە 5 زادن ڕۆژە ئێمە ئاومان نەهاتۆتەوانێ ئەبەم زستانە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سامان لە زاخۆوە. هەنوودەم باش زۆر سپاس کاک سامان فەرموو. ڕاستی بڕیارێک هەر بڕیارێکە بێتوانێت بەرژەوەندیەخوا خەڵکیمەدا بزێ پێخۆش بین هەکیان بین و ساکینێ بێ بڕیاریدا ئەری ڕاستە دیف قەتعات مەسەن دید ئۆدیتکردنێ دەبینی گەڵی ماڵا 3-4 حەنەفێت هەن ئەری ئەفری مالی تێدا هەتا قەرینە ئەنە هەکە حەمەلە تووشێ بەرسە بۆ مەبدێ. بەڵێ بەڵێ کاک سامان. ئەلو گوێمان لێتە کاک سامان بەڵێ. برای مثلا گفتی قطعی من 200 متر ما حنفیه کوی هنده قطعه 200 متر ده حنفی تاین 3 حنفی تاین اره باش هاتا باش شاف کردم که دیف حنفیه مثلا که ما چه حنفی انا و اصحاب که میاد بلیاره سرحک تاگه که بیت صفاندن چی مسئول به چی برپرسی به چی فقیری به جوازی نبود نبینا وی شخصی دو وردمی باش. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک. گۆران ئازاد لە دانیمارکەوە دەڵێت بە بڕای من ئەمە کارێکی نامەنتەقیە باشتر وایە پێوەری ئاو لە هەموو ماڵێکدا ببورندا بنێن باشترە و کەسیش خۆی بە مەغدور نابینێ. مەریوان لە کلارەوە فەرموو کاک مەریوان. یارە باش زۆر سپاس دەکەن کاک مەریوان فەرموو. وڵایی بەم قوربانەوەی کە ئەڵێ وڵایی لەسەر ئەو خانوانەی کە بە گوێرەی مەتر و بە گوێرەی شوێنەکە بێت هیچی نێگی ڕاستی لەگەڵا نییە هەر ماڵێک ئێساگە خۆم لە خانە حەوشێکی 100 مەترێدام مانگی 10,000-15,000 گەڕێتەوە ئەڵێ پارەی ئاوە زابۆ ناڵێن ئەمە بودجەی پێشبەرگەیە بۆ بودجەی پێشبەرگە سەرفەکرێن پارەی ئاوە دەستخۆشی بەرنامەگەشت لێگەم. بەڵێ کاک مەریوان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە سلێمانیەوە فەرموو کاک عەلی. کاتۆ باش دەستخۆشتان لێکم. زۆر سپاس دەکەین کاک عەلی فەرموو. بەڕاستی من ئەو پارەی ئاوم بەڕاستی لا زۆر نییە. بەڵێ لەبەرەوەی بەڕاستی پارەی تۆ دەگرێ ئاوکردی بە 30,000 باوەڕ کە ئاو داشخورێتەوە. یەکەم نەمەوە لە تەگە ڕێخۆمان قسە بکەم لە هەواری تازە پشتی مزگەوتی نەخشبەندێەوەم کاکشوان باوەڕ کە تا بەیانی لەبەر خوڕەی ئاو خەومان لێ ناکەوێ یەک کەس دەتەنجی ئەگرێتەوە نەتەوافی هەیە بەڕاستی خەڵ زۆر بێویژدانن ئەو بەکارێنێ نازانێم ئەوە بەرگاڵتە ناگاتە دەستی ئەوان هیوادارم ئەو پیاوەرە بە کاتێکی زوودا بنرێت لەبەرەوەی خەڵ تۆزێ بەویژدانەوە نە پارەی ئاو بەڕاستی تایزە پارەی ئاو نەبووە 15,000 و 20,000 بۆ ئاو زۆر نییە بۆ مانگە و دەستخۆشیان لێکم هیوادارم ئەو پیاوەرە بە کاتێکی زوودانێن و داواش لە هەواری تازە ئەەکەم تۆزێ بەویژدانەوە هەر یەک ماڵی نییە باوەڕکە تەوافەیژی هەبێ هەر هەمووی ئاوەکە بە بەلاژ ئەڕوا تا بانی خۆمانێ ناکەوێت و دەستخۆشیان لێەکەم و دەستخۆشیش ناویشتانەکەم. زۆر سپاس دەکەن سپاس بۆ کاک عەلی لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک. شهێن سەعید دەستخۆشی لە بەرنامەکە کردووە سپاسی دەکەین دەڵێت ئەمە زۆر باشە خۆمیلەتی ئێمە بەمە نەبێت قەدری ئاو نازانێت هەروەها میری چاوسەوز نووسیوێتی شتێکی باشە ئیتر هەوڵاتی یاخود کارگەکان ئاو بە فیرۆ نادەن هیوادارم کارە باش گرانتر بکرێت بە مەرجێک دەڵێت ئەمە ڕێگەگرتنێکی باشە بۆ بە فیرۆدانی سامانی ئاو و کارەبا. هەڵگورت MTP دەڵێت سڵاو بەڕای من بیر لە چارەسەرکردنی کێشەی کارەبا بکەنەوە باشترە لەوەی بیر لە پارەی ئاو بکەنەوە. عوسمان لە کەلارەوە فەرموو کاک عوسمان. خۆشوێ کاکشوان تەوەرەکەی ئەمڕۆتان لە جێ خۆیان بوو. زۆر سپاس کاک عوسمان فەرموو. کاکشوان گیان لای ئێمە ئەرکەوازیە هیچ خەزانەیەک نییە بۆ ئەو ئاوە لە ئەرکەوازیەکە هاتە دەرەوە ئەگەر ئەو ماڵە ئاوەکە ببەسێ نەیبەسێ و ئاوە خەساییدە بەڵێ لەبەرەوە خەزانەی نییە. ئیم جارە ئەو بەڕێزانش بەسەر ئاوەکەون هیچ بەرنامەیەکیان نییە بۆ ئەو کولوەرەی ئەیکەنە ناو بیری ئەرکەوازیەکانەوە.
جار هەیە کلۆرێ زۆر زۆری تێئەکەن لە ڕادە بە دەر ئەبێ بچی ئەو لە بازار بکڕی ناخورێتەوە. داواکارم لە بەڕێوەبەرایەتی ئاوی گەرمیان ئەو منتیقانەی وا خەزانەی ئاویان نییە و ئاوە لە ئەرکەوازەکە هاتە دەروە هەر ماڵێ گز ماڵەکان ئاوەکان ببەستن بۆری ئاوەکانە تەقێ لەبەرەوە خەزانە نییە و ئاوە خەزم بکرێت لە ئەرکەوازەکە هاتە دەروە هەر بە فیڕۆ ئەڕواخە سایرە جایەوەش دەستان خۆش بێ و تەوەرەکەتان لەجێ خۆیان بوو. زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت ئومێد لە سیدەکانەوە فەرموو کاک ئومێد. باش زۆر سپاس کاک ئومێد هەموو کاتێکت باش فەرموو. سلام سەبارەت بە نسبەی دێمەت و ئاوی خواردنەوە چەندە لەو شوێنەی ئەیمەلێتی ئەو شتەی نییە بەڵام ئەو شتێکی پیرۆزە پێویستە وەکو هەموو شتێکی تر ئەوەی دەگە بکرێت بەنسبەتەوەی کە لە منتەقەی لای سلێمانی بەڵێ کە بە جوێرەی ئەوە دانراوە یعنی بە جزای خانووکات وڵی پێم شتێکی باش نییە یەک بە خۆم ینی پێم شتێکی زۆر زۆرە بڵێ کە ئەو شتە بەرامبەر ئەو هەوڵاتیان بکرێت. يعني سهم وك هم منطقة يعني السلواني المنطقة إيش كده شيء إيجابي يعني السلوى بشيء روبري كان وكيها يعني استهالاتي هي بنزات ويبنا تو كريتيا يعني بش بارين در حق مهندنا كتو يعني أو باري اللي ورد جريزة كوادار مبيدات سوي بس غير ذا بيز يعني بروبري أوكي يعني هو بانكرابا داخل هو كيتيا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر کۆمەڵاتی فەیسبوک دانا سەیدا دەڵێت قەزای چۆمان بەناوبانگە بە زۆری ئاو و کانیا و بەڵام نزیکەی 10 ڕۆژە هیچ ماڵێک ئاوی خواردنەوەی نییە و ئەم بڕەپارەیە زۆرە بۆ ئەو. ئومێد مۆفەری لە کەرکووکەوە نووسیوێتی بە بڕای من ئەم پرۆژانە بەس لە کاتی بودجە و پەسەندکردنی قوت دەبنەوە و تەنها بۆ لوشکردنی بودجێ سەبارەت بە زیادەڕۆییکردنی هاوڵاتیانی کوردستان ئەوە شتێکی بەڵگەنەویستە بەڵام ئەوە ئەرکی حکوومەتە کە دەبێت پێوەردانێت وەک وڵاتانی تر ئەو کاتوە کارەبا کە چۆن لە 150 بەکارهێنانی کەمتر بووەوە لەبەر ئەوەی پێوەری بۆ دانراوە پارێکی باش دەهاتەوە بۆ هاوڵاتیان ئیتر زیادەڕۆیی تێدا ناکرێت. عومەر لە سلێمانیەوە فەرموو کاک عومەر. زۆر سپاس دەکەم کاک عومەر فەرموو. وڵای ئەوەی ڕاستی بێ من ئەمە بە معقول نابینم ئەم وەرەقەی کە ئاوە کە ئاوایە. بەڵێ من نمونەت پێڵم بەڵێ غاز بە 6250 معقولە خانوویەک 100 مەتر بێت 10,000 یا 20,000 من ئەمیوارە وەرەقەم بۆ هاتووە وەرەقەی ئاو لە 1 بۆ سیوێکی دا نووسراوە 20,000 دینار خانووەکەم 100 مەترە ئەڵێم بەڕێزی من تۆ ئەگەر 1 مەتریشی بە 50 دینار حسابکەی 10,000ەکە ئەلە وڵا داوای لێبوردنەکەمەوە غەڵەتی خۆمان بۆ بێ ساچیکردن بۆ جارێکی تر تۆ بچ ئەوە بەوتم ئاخە من بۆ تەسخی تۆ بەم بەڕێوەبەرایەتیی ئاو ناتوانێت زەبتی ئیشەکانی خۆی بکە ئیلا بێ هاوڵاتی باشەکەی بات خانووەکەی من 100 مەترە 20,000 دینارم بۆ هاتووەتەوە تا ئێستا حالیان ڕقەم و تاریخ هەموو شتێکی پێ لە 1 بۆ سیوێکیدا بەڵێ چ معقولێکی تایە بەڵێ غاز بەشی دوومان کاتۆ 2 بەرمیل ئاو بێ بە 10,000 دینار بە خەڵک بۆ یا بە 20,000 دینار بە خەڵک. کاک عومەر گیان گیانە خۆش بێ لەسەر فەیسبوک کوردە دیدەم نووسیوێتی ئەم بڕیارە هیچ بنەمایەکی زانستی نییە چونکە ماڵی وا هەیە ڕوبەری زەویەکەی کەمە بەڵام سەرفی ئاویان زۆرە ئەمە تا چەند هاوشێوەی ئەو ڕخنەی جەنابتە ئەزانی شوێنە بەڕێزی من ئێستا من خانووەکەم 100 مەترە حەزیوەنم بێ 2 تەنکیم هەیە ئەم 2 تەنکی ئەگەر بچم لە ئەلە و بیرەی تیوازەکەی و دیشمەتیەکەم هەر پڕیەکەم ئەو پارەژە توانم نێم بەڵام کە هاتوتە ماڵێ من غەفە لە سەرشانی حکومەت خزمەت بکا بەڵام وانە دەستش خاتە بینم بۆ من 20,000 دینار بۆ چی بەم بل لەگەڵ کاک فەرهادی مدیری ئاوا قسەم کرد هەروەرەخەکە هاتەوە ئەڵێ کاکەوە هی کۆنە وتم کاک فەرهاد ئەم سیستەمە 3 ڕۆژە چۆتە جێبەجێکردن چی هی کۆنە ئەگەر قەرزی کۆنم لای بێ 50 بەمێ دەتۆ وەرە بۆ دایرە بۆ حەلکەی وتم ئاخر کاکە خۆ هەموو کەس هەیە بێ ئیلا چیە 6,000 دینار کرێ تەکسیبە بۆ دایرەکەی تۆ بۆی حەلکەی بۆ خۆیان کەوتن بەسەر غەڵەتە نەزان غەڵەتەکەی خۆیان چۆن چارەسەرکەن. بەڵێ کاک عومەر سپاس بۆ پەیوەندەکەت پشتیوان هەر لە سلێمانیەوە فەرموو کاک پشتیوان. زۆر سپاس کاک پشتیوان هەموو کاتێکت. یارە من دەستخۆشی بەرنامەکە لێکم بەس برا بەڕێزەکەم ئەمانە بەس کە ناوی پارە هێنێتی بۆ پارە ئامادەن هەموو شتێ بکەن یعنی ئەمانە بەسەوە ماوەجۆزە لەسەر دەمی خەڵکدارن هەوای ڕەب العالەمینش بە پارە بدەنە خەڵک. دیارە کاکەمانە فکر لەواکەنەوە کە پارەکە وەرگرن ئەی با فکر لەوەش بکەنەوە یعنی ڕەوشی ئاو بۆ خەڵک باش بکەن. ئێمە لە بەکرەجۆر لە گەڕێکی کوردین باوەڕ بکە جاواڵە لە ئەفریقای
لێ هاوینجاوە بۆ 8 ڕۆژ ئایا نەداوە بە ئێمە با بیرە لەوەش بکەنەوە بەس بیر لە پارەکە نەکەنەوە ئەنجا دووە بە دوایەوە کاکەمانە ئاوی ڕەب العالەمینە یعنی ئاوی ئەوانیە خۆگر ئەگەر یعنی ئەگەر ڕەب العالەمین ئاو نەدا هەموومانە ناتوانێت سڵاو بۆ کوردابی بکەن ئەنجا دووەمیش یعنی بەڕاستەکەی ئەمانە لە ڕووی پارەوە هەر کردلەوەکەنەوە چۆن پارە لە خەڵک وەرگن چۆن پارە لە خەڵک بچێشنەوە یعنی کردلەوە ناکەنەوە کە چۆن یان مەسەلەن بۆ کارەبایکەوە جا وایە من مانگە باوەڕ بکە لە ماڵەوە یەک سبریتم نییە یەک شتم نییە تەنها یەک بۆی لەرم هەیە لە ماڵەوە سێرەکە جاوای مانگی 100,000 بۆم نەهێننەوە ئەی باشە کردلەوەکەنەوە 100,000 لە مەگرن با 24 ساعتیش کارەبا بدەن بە من یعنی ئەمانە بۆ ئیلا لە کاتی کاگاتە عاسی پارەی تر ئامادەن هەموو شتێ بکەن یعنی ئەمانە لە ڕووی گەندەڵی و ڕووی حەچی کام دەوڵەتی گەندەڵە لە دنیای ڕووی هەمیان سپی کردەمانە یعنی بەڕاستەکەیمان هەقە تۆزێ بە خۆیان نابچنەوە بکردلەوەکەنەوە پارە لە خەڵک وەرگن بەس با بکردلەوەش بکەنەوە شتەکە بە ڕێکوتێکردنە خەڵک یعنی ئەمانە ئەوە چەندێکەوە ئێمە 20 ساڵان ناڵێنین بەدەست کێشەی کارەباوە یعنی ساڵ بە ساڵ بەرەو دوواچینەوە نەک بەرەو پێشەچین و دەستخۆشی بەرنامەکە دەکەم و زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت سەلاح لە قەرەهەنجیرەوە فەرموو کاک سەلاح بەڵێ کاک سەلاح فەرموو کاکەم کاتە باش زۆر سپاس دەکەین کاک سەلاح برای گەورە چاوەکەم کاکە دەستخۆشی بەرنامەکەت بەڕاستی بەرنامەی جوان پێشکەوتووە زۆر سپاس دەکەین فەرموو ئەلو بەڵێ کاک سەلاح گوێمان لە دەنگتە بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی پشرا سۆران لە چەمچەماڵەوە فەرموو کاک سۆران کاتە باش زۆر سپاس کاک سۆران کاکی بەڕێز بەنسبەت بەرنامەکەتەوە دەستخۆشکەرێکی تەواو لێکەم بەڕاستی بەرنامەکانتان جێ خۆیەتی زۆر سپاس دەکەین بەڵێ بەنسبەتی ئاویشەوە طبعاً حکومەت ئەگەر باز لە چاکسازی بکەیت بە 21 ساڵ چاکسازی پێ ناکرێت بەڵێ بەس بەنسبەت پارەوەرگرتن و سەرانەوە بۆ خەڵک ئامادەیە ئەو بەبێەوەی پێوەرزانێ بەبێەوەی هیچ کتاب و کتابێکدا بنێت زۆر گورج و ئازایە بلیمەتانە دێتە دەست بۆ سەرانە سەنن لە خەڵک دوایەوەش ئەگەر ئەو ئەڵێ خەڵک ئاو بە هەدەرەدا ئەو ئەتوانێت بەبێ هیچ شتێک هەموو کەسێک ئەتوانێت ئەو پلانەدانێت تەنانەت تەلەڤەیەکی پۆلیسی ئیبتیدایی شتێ بڵێ چۆنچۆنایی پلاندانێ ئەیزانێت لە باتی ئەوەی کە ئاو بکاتەوە لە سعات حوتی بانێ بۆ 12 نیوەڕۆ و بەردەوامی بڕوات هەڵ سیاری پێ بشوا ئاوی پێ بشوا بەرەڵای کاتی کاتە گونج و زێرابەوە ئەتوانێت لە هەفتەیەکە 2 جار ئاو بدا جاری سعاتونی یا 2 سعات ئاو بدا ئیتر تۆ بۆ خۆت ئاوی خۆت ئەگری زیاد نابێت تاکوبی ڕێژی بەڵێ کاک سۆران سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک محەممەد عوسمان و سوێتی پێم وایە بڕیارێکی زۆر کۆمیدیە لەگەڵ ڕێزمدا لە بڕیاری ئاغاکانی سەردەمی ئاغاگەری دەچێت ئەگەر بە پێی پێوەری ژمارەی ئەندامانی خێزانیش بێت بە هەر حاڵ تا ڕادەیەک سانداردا بەڵام دەتوانن پەلە بکەن لە دانانی پێوەرێکی ئەلکترۆنی هەڵگورد کەرکووک نووسوێتی بەڕاستی لە کەرکووک بەلۆعی ئاوی خواردنەوە تا نیو کاتژمێر ئاوەکەی لێخن و قوڕاوە بۆیە من ئەوە بەکارێکی شیا و دەزانم پێویستە گرنگی زیاتر بە ئاوی خواردنەوە بدرێت و بکرێتە مەنهەج و بەرنامە و پرۆگرام لە تیڤی و ڕاگەندەکان و مزگەوتەکانەوە باز بکرێت بەڵێ داکی محەممەد لەگەڵماندایە فەرموو داکی محەممەد ئەم کاتە باش زۆر سپاس داکی محەممەد دەستخۆشی لێکم بەدامەکە و زۆر زۆر لە جێخوایەتی زۆر سپاس ئێمە لە گردی سەرچنارین بڵێ بەنسبەت ئاوەکە ئاوا بەد داناوەکە بە پێی مەساحیبی ناکەبێت ئێمە لاریمان لەو پارێ نییە گەنەمان بچێن بە شەرتی عادلانە وەکو ئەوروپا هەموو ڕۆژە ئاومان هەبێت تەسەورەکە ئێمە بە 48 سعات سعات و نیوەکەمانە نیو سعاتی باشە سعاتەکەی بە حاڵ تەنکی پڕ ناکە ئایا ئەو پارێ ڕێتی خۆیاتی لێمانە سێنن هەر لە تەنکی سەرچنارەوە گردەکەی سەرچنار بە ئێمە بۆری مەلای خەیاڵی کۆنین خەتە تازەکەی ئەو بەرەوەکە ئەکەوێتە بەری خوار و لای مزگەوتی حاجی حەسوورەکە ئەوە معدل هەموو ڕۆژێ ئاویان هەیە ئایا ئەم ئاوە کە تەوزیعکرێت مەسەلەی کوردی خۆمانە هەیە بانێکەوتووەوە بۆ وان 24 ساعت ئاو هەیە قەی ناکە بەڵام بۆ ئێمە لەسەرم خەتە تازەی بە 48 ساعت ساعت و نیوێک ئەگەر ئەو پارەیە بمانە ئاوەکەمان بنێ ئەگەر داوای زیاتریش بکەن ئێمە خێنە سەر چاومان بەڵام ئەگەر ئەوە بێ بە 48 ساعت وەڵام من ئیستعدادم تیان نییە من مانگی 15000 بم بۆ ساعتی و چارێکی ئاو زۆر سپاس دەکەم دەستخۆشی لێکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت واحید لە سلێمانیەوە فەرموو کاک واحید ئەم کاتۆ باش بە قوربان زۆر سپاس دەکەین کاک واحید
دەستخۆشی ئەو بەرنامە جوانەتان لێکم زۆر سپاس دەکەین فەرموو چاوی یەک بە یەکتان ماچەکەم سپاس بەناوی هەمویانەوە ئەو برادرە پەیوەندیێکی کرد ئەڵێ ئاو ڕەبی العالەمینە ڕێزم هەیە بۆی ئاو ڕەبی العالەمین بە ماچ نەهاتۆ بێتە ماڵەکەی و سەرفیکە زەحێ درراوە تاو ئاوە گەشتۆتە ئەوێ من خۆم هاوڵاتیەکەم لە فەرمانبەران دانیشم باوەڕم پێ بکە دراوسەیەکم هەیە نازان بڵم چۆن تعبیریکەم 4 تەنکیدا ناوە بەیانیانێکی ئاوەکە ڕۆی زۆر سەغڵەت بووم تەشم نێ لەگەڵیا دام لە جەرەسەکەی لێمدا بۆی بدانی ئاوەکەی ئەڕوا یعنی هەموو کەسێک نازانێ ئەو ئاوە چۆن هاتوتە شاری سلێمانی و کە زەحێ دراوە مەسرف کراوە کە هەتا گەشتە ماڵەکەی تا برادرە ئاو ڕەبی العالەمینە ئەمانە سەراناتن ئازان بۆ سەرانە من کابرایەکم بەخوا هیچ شتێک نیم کابرایەکی ماتنی کاسم کارم کاک واحید هەندێک لە بەشداربووان ڕخنەیان لە پارەکە هەبوو و باسییان لەوکە کە پارەکە زۆرەوە لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبووکیش بە شێوە باسییان کرد سەبارەت بە نرخەکە یاخود ئەو بڕەپارەی کە دانراوە بۆ هەر مەترێک دووجالە لە بۆ هەر خانوویەک تا چەند پێت وایە گونجاوە بۆ هاوڵاتیان من ئەڵێم زۆر ئەو پارەیە کەمە من بە کەمی ئەزانم چونکە ئاو تۆ تەنکەری ئاور بە ئاوی لێبەر تەنکەری ئاو کرد تەنکەری ئاو بە 40,000 ئەگەر ئەو ئاوە ئەگەر ساوی کا کولی مانگێ دەتەنگ بەلانی 5 ناڵم زۆر باشە کاک واحید سپاس بۆ پەیوەندەکەت کارزان لە کەلارەوە فەرموو کاک کارزان وڵی ئێوەرە باش زۆر سپاس ئێوەرەت باش کاک کارزان فەرموو وڵی ئەم حکوومەتی ئێمە تەنابیر لە کۆکردنەوەی پارەکەنەوە بەڵێ جا پارە هەموو شتێکە بۆ حکوومەتەکە ئایا ئەم سامانە گەورەی ئەم وڵاتە بۆ ڕازکەم حکوومەتە بۆ شێوە بەرامبەر بە هاوڵاتی بەرامبەر بە ملەتەکەی خۆی دەرێ بڕێت ئایا قوتعەیەکی تێمەتری ئەتە 10,000-15,000 ئایا بۆ بێتەوە لە مانگەکە ئەوە چیەکە ئەمانەیە موچەی پێشمەرگە بە پارەی ئاو زیاد بکەین بە پارەی کارەبا زیاد بکەین کاک کارزان هەندێکی تر لە بەشداربووانیش باس لە دیاردەی بەهەدەردانی ئاو دەکەن لە هەرێمی کوردستان پێت وایە ئەم پرۆژەیە ئەم هەنگاوە تا چۆن چارەسەرێکە بۆ ئەو دیاردەیە یان ئەگە پێشنیازەکەت هەبێ لەو بارەیەوە ئەوەل لەلای هاوڵاتی نیە دەیکا گەورە تۆ لە ئەرکوازیێ ئەرکوازیێ معدل ئاوەکەی تۆ ئەیدات و بەچی شێوەیەک ڕێگیری لەو ئاوکەی نێ لێو ئاوە بڕوات هیچ کلینێکی نییە کە بتوانێت ڕێگیری لەو ئاوکەتەوە ئەوە نەتوانی بەفی ڕۆی بدەیت تەنها بیر لە کۆکردنەوەکەن ئەڵێن با کۆکردنەوەی پارە بێت بۆ ئەم وڵاتە بۆ ئەم مەسلە گەندەڵانە گەندەڵی هەتاکوکەی لە هەرێمی کوردستانە بۆ شێوەیە بڕوات هەتاکوکەی ئەم گەندەڵێ قبوڵەکرێت بەرامبەرەوەی یاخود ئەڵێن وڵی موچەی پێشمەرگە زیاد دەکەین نازانچی وڵای ئەرێ بە پارەی ئاو کارەبا زیادی بکەن هیچ نێکی نییە کە ئەم مەدە دەرێ بڕێت سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەین ئارام لە قلیاسانەوە باشی بە قوربان زۆر سپاس کاگەرم دەست خۆش بێ پێشەکی بۆ بەرنامە جوانە بەرنامەکانە زۆر قەشەنگ و جوانە زۆر سپاس دەکەین کاگەرم لە خزمەتی ئێوەدەکەم دەستخۆشی لە هەمووتانەکەم دەربارەی ئەم ئاو پارە زۆریە بەڵێ بەڕاستی شتێکە ئەسڵەن یانی نازای ناوی بنی چی بەڵێ من هەر بە خودی خۆم ڕای خۆم وایە وەک سەرانە وایە سەرانە لێ بسێن باشترە من خۆم بیرم هەیە لە حەوشەی ماڵەکەیە بەڵێ ئیشتراکی ئاوم کردو ئاوم ڕاکێشاوە احتیاط من پەرداخی ئاوم دەرنەکردووە لە ئاوی بەلوعە ئاوم دەرنەکردووە ئەسڵەن من 22,000 بۆ هاتوێتەوە دراوسیەکەم کە ئاوی بەلوعی هەیە 24 ساعت هەر کاتێک کە ئاوێتەوە ئاوی پێویستی پێێتی بیجینە 6,500 بۆ هاتوێتەوە ئەژڵێن مەتری 50 نارە شتەوان نیە چکە 150 متر ئەوەی من 150 متر دراوسەکەشم عەرزەکەی 150 مترە نازانم باوەڕم بۆ مەترە نییە وان نییە ئێستا وەک کارەبا سەعات بۆ ئاوەکەش دابنجێ کەس باوەڕ ناکەم گلەی بکە کەم سەرف کرد پارەکەم بە زۆر سەرف کرد پارە زۆر بە دەستخۆشیتان لێکەم و چاوتان مازەکەم یەکە بە یەکە زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت نەجیبە لە سلێمانیەوە زۆر سپاس نەجیبەخان بەڵێ فەرموو کاکەگیان دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس دەکەین نەجیبەخان بەڵێ وڵای کاکەگیان ئەو پارەی ئەوە زۆر حکوومەت دایناوە کارەبا ئەوە نەبین و ئەوە نەبین و یعنی حکوومەت مۆلیدا ئەوە نەبین و یعنی ئەم خەڵقا بەچی ئینەکرێت تاوی جێرێتەوە ئەم حکوومەت هەموو پارەیمان لێسەنێ یعنی خوا بەرداری نییە ئێمە ئێستا 3 زەلامین لە ماڵێکە من هەرسێکمان یعنی دایکم و باوکم و خۆمم منی جەستا عەمرم لەوانەیە 53 ساڵە
بەڵام بەدەست ئەو جارێ خۆمان ناچین ئاوەنە کار ناکەین خانووکە 300 مەترێ من بچم پارەی ئەو مەترانەشم لێ بزەنێ حکوومەت بە هەفتەی تەنکی ئاو کار ناکەین یعنی معقولە ئەوستا ئاوە بەڵێ نەجیبەخان سپاس بۆ وڵای پێیان کاکەگیان حکومەت زۆر یعنی بەجارێ دەستیاوەتێ زوڵم لە خەڵقەکە خۆبەرداری نییە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەرخودان لە دهۆکەوە وتیشیان زەریبەکە بکاتەوە هیچی کەم نەکردەوە بەڵێ سپاس دەکەین بەرخودان لە دهۆکەوە باش دەم باش کاک بەرخودان فەرموو سپاس بۆ بەرنامەی هەوا و دەستخۆشین کاری هەواتیان زۆر سپاس دەکەین بەڵێ برای ئەو سەبارەت بەرنامەی هەوا ئەو پێنجی بنە بوو مەتری دوجار ئەس بژم تشتێکی زۆرێکێنە کارێکی زۆرێکێنە هەندەمەکە مناقەشە سەبێتەکەن بەڵێ بەڵێ یەکدری سپاسی هەواتیان و دەستخۆشی کاری هەواتیان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت شێرکۆ لە سۆمچەماڵەوە فەرموو کاک شێرکۆ ئەم کاتە باش زۆر سپاس دەکەین کاک شێرکۆ هەموو کاتێکت فەرموو دەستخۆشی بەرنامەکەی دەکەم بەڕاستی بەرنامەکانتان هەمووی لە جێی خۆیەتی و دەستخۆشتان لێگەم زۆر سپاس دەکەین کاک شێرکۆ بە نسبەتم تەوەرێژە تەوەرێکی جوانە من وەکو هاوڵاتێک لە سۆمچەماڵ لە گەڕەی قادەگەرێنەکان ئەو گەڕەکەی کە پێڵن کە بە گەڕێکی ئەنفالەکان مەشهورە هەمووی کە سوکاری بە زۆری کە سوکاری ئەنفال و شەیدە بەڵێ بەنسبەت ئاویشەوە من دەستخۆشی لە حکوومەتەکەم کە ئەوی وڵاتەکەمان پێشکەوێ و ئەو پارەی کە لەسەر ئاودانە بەڵام ئایا بەپێی پێویست ئاوێن بۆ خەڵکە داوە من بەڵگەم پێ لە گەڕێکێکە ژم کە 15 ڕۆژارێ ئاو بۆ گەڕەکە ئێماکەنەوە ئەی شەبێ کۆمەڵە ژنم ناو کۆکەیتەوە بڕۆی پێیان بڵێ بیستە ناخێ بیستە کایمکان ئەنج ئاواکەمان بۆکەنەوە ئایا من پرسیاریان یەکەم ئەو پارەی کەوا لەو خەڵکی وەرەگرن ئایا بە ژێرەی ئەو پارەیە ئایا ناوە بۆ خەڵکە باوەڕەکەی هەموو جارێ 15 ڕۆژارێ ئاو بۆ گەڕەکان ناکەن کە گەڕێکی ئەنفالەکان مەشهورە بەتایبەتی گەڕێکی قادەگەرێنەکان هەموو جارە بێ کۆمەڵە ژن و مناو کۆکێتەوە بڕێ بۆ کایمقام بچی بۆ ناکرێت بەڵگەیشتن پێ بەڵگە و قساکەم ئەنج ئاواکەمان بۆ لەسەر ڕای هەموو ئەم کێشەرینانیشەوە ئەنجاکە ئەو پارە زۆریان داناوە لەسەر ئەو خەڵکە بێ ئەوەی کەوا بزانن بای ئەوە ئاو بۆ خەڵکاتە جەنابی ئەوەی نازان لە هەولێردا نیشتوواگەی لێ نێکاکە لەوانەیە خۆی لە هەفتەکە 2 ڕۆژاو بۆ ئەو گەڕەکانە بکاتە بەس لە شوێنێ وەکو چەمچەماڵ لە شوێنێ وەکو شۆڕش 15 ڕۆژارێ ئاو بۆ ئێماکەنەوە بەڵێ سپاس بۆ کاک شێرکۆ لە چەمچەماڵەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک حەمەدیلان نووسیوێتی من داواکارم لە حکوومەت بۆ هەر لیترێک 10,000 دینار دانرێ بۆ ئەوەی هاوڵاتی تۆزێک بە ئاگا بێنەوە و ئەو بە تەنکیەکانە نەیەتە خوارەوە فریاد محەممەد نووسیوێتی بەڕاستی ئەم بڕیارە جێگەی سەرسۆرمانە چونکە خەڵک بە پێی ڕووبەر و ئەو سرف ناکات ماڵی وا هەیە 100 مەتر زەوی هەیە بەڵام هەمیشە ئەڵەی غەسلی ئۆتۆمبیلیان هەیە دایکی ئاڤان لە سلێمانیەوە فەرموو دایکی ئاڤان بەڵە دیارە پەیوەندەکەی پشرا لە سەتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شاڵا و ڕەسوول نووسیوێتی بڕیارێکی باشە چونکە قەدری ئەو نازانن هەروەها کاوە حەمە ئەمین نووسیوێتی زۆر نەشیەوە ماڵێک تەوافەی نەبەستێت کە ئەو هات تەنکیەکانیش پڕ ببن تا ئەو دەبڕێت ئەو بە خەسار دەڕوات هەروەها کەمال عەبدوڵڵا نووسیوێتی ئەو مەتری حکوومەت پێی بەخشیوم و شوێنی نیشتەجێبوونی بۆ تەرخان کردوم قابلی 250 دیناریشە نەک 50 دینار بەڵە پەیوەندیەکتر لەگەڵماندایە باوکی ڕێژین لەگەڵماندایە سڵاو لێ بەفەرموو ئەم کاتۆ باش کاکشوان زۆر سپاس باوکی ڕێژین چاوەکەم سەلامەتی سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان دێکەم بەڕاستی لە تێی خۆیەتی زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئێوەش وەڵام من پێشنیارێکمە یعنی پێشنیارەکەم ئەوەیە ئەو پرۆگرامە کە دانراوە بۆ ئەو وا نابێ یەکەم جار خۆ خەڵک باخی نەکردووە بچێ بە حسابی مەتر پارەی ئەو لە خەڵکی وەربگیرێ بەڵێ وایە کاکشوان گوێت نێما گوێمە دەنگتە باوکی ڕێژین بەڵێ بەڵێ خۆ بە متر یەکێک خۆ باخی نەکردو بڵێ داری ناوە بە حساب متر پارەی ئاوەر بگیرێ دووەم جاریش حل ئەوە نییە بە پارەی متر خەڵک دەستێتەوە دەکە ئەوێ من مادام ئەوەنە پارە دەمە پارە زۆرە ئاوەکە ڕژێنتە سەر جادەکە چارەسەر ئەوەیە پێشنیارم ئەوەیە سەعات لە ماڵەکانە دابنێن ئەگەرەیانەوێ ئەو بەپێ ڕۆنەچێ ئەوە چارەسەرەکەی
زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سانوجاف نووسیوتی بەڕای من پێم باشتر بۆ حکوومەت بەپێی ڕێژەی خێزان نرخی ئاوی دیاری بکردایە چونکە ئەوە زەویەکە نییە ئەو سەرف دەکات بەڵکو ئەوە کەسەکانن بە فیرۆی دەدەن مانفەقەیە لە کۆیەوە بڵێ کاک دەستخۆشی بەرنامەکەدا لێ دەکەم زۆر سپاس مانفەقێ فەرموو ئەوە ئەمە پرسیارێکمان هەیە بەڵێ کاکە بەڵێ فەرموو کاک شوان بڵێ بەڵێ فەرموو مانفەقەی لە کۆیە بەڵێ مانفەقێ کاکە ئەوە ئەمە دەستخۆشی بەرنامەکەدا لەگەن جارێکی بەرنامەی بخەنە سەر وەزارەتی زەراعە هیچ بۆ حکومەت هیچ بۆ فەلا ناکە ئەیما بەڕاستیک لە ئیمان هەیە بەڵێ ئەرێ وەڵایی لەبەرەوەی کە هەتا ئێستامە هیچ ئیسفادێکمان بردێکی زۆر دادەندرێ بۆ وەزارەتی زەراعە و هیچیش هیچیش بۆ فەلاحی دیار نییە بەڕاستی هیچ شتێکمان بۆ نەکرامە و فەلاحیش دەبەن ژیانی هەموو هاوڵاتیەک پێوە دەکەم بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شاکە لە سێ سادقەوە کاک شوانم کاتت باش زۆر سپاس دەکەین فەرموو کاک شوان ئەفو شاکەنە ساکە ساکە بەڵێ بەڵێ فەرموو کاک ساکە ببوورە فەرموو کاک شوان من ئەمەیە بۆ دەستێکم سەرەتا بلەیەکم زۆرم لە دانیشتوانی شەخصە خۆشەویستەکەی خۆم هەیە بێگومان منتیقەی شارۆزۆر خۆتەزانی ئاوێکی زۆر زۆری لێیە حکمیەوەی هەموو ماڵێک هەرێک و لە ماڵی خۆی بیری تایبەتی خۆی هەیە بەڵام بێگومان هەمووی ینی بۆ ماڵەکان ڕۆشتووە بەڵام خەڵکی نازانن چۆنم ئاوا بەکاربێنێ لەگەڵەوەی کە بیری هەیە لە ماڵەکەی خۆیە یعنی بە تەواوەتی هەموو ئاوی بۆ دابین کراوە لەگەڵەوەی کە کاتێککە بەلوعا دێتەوە ئەیڕژن بە دانیان سیاری پێشون دووەمیش نایەکسانیەک هەیە نایەکسانیەک هەیە لە دابشبوونی سەر ماڵەکاندا ئیسا ئێمە وەکو خۆمان کە بیری تایبەتی خۆمان هەیە لە ماڵەوە ئەگەر ئەتوانم بڵێم مانگی دەبەی بیستی ئاوی سرف ناکەین بەڵام لە هەمان کاتە هەموو مانگانە دێنە سەر مانوپارەکەمان لێسێن بەبێ جیاوازی لەو ماڵانی کە بە فیڕۆشە دەن بە سەجارەکاناوە بەڵێ جا داوام لە ڕێستانەوەیە کە تێداچوونەیەک بەم حاڵەتەدا بکەن و هەر لە کەناڵکێوش و داوا لە دانیشتوانی شارە خۆشەویستەکەی خۆمەکەم کە بە شێوەیەک ئاوا سەرف نەکەن و هەرێک لە ماڵی خۆی ئەگە بە پێ پێداویستی خۆی ئاو سەرف کات و بگرێتەوە زۆر ساز بۆ کەناڵەکەتان دەستخۆشتان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت فەلاح لە کەلارەوە فەرموو کاک فەلاح بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرا لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک سیروان حەمە نووسیوێتی ئاو کوا لە قەزای شەمشەماڵ لە ناحیەی شۆڕش 10 بۆ 15 ڕۆژ جارێک ئاو دەدرێت ئاکام حەسەن نووسیوێتی نەگونجاوە ئەگەر نێخینەوە باشترە یادگار ئەشگەیی دەڵێت ئەوە شتێکی باش نییە پێویستە بکرێتە پێوەەر وەک کارەبا زۆر باشترە سالار خالید دەڵێت ئیشەڵا باران زۆرە ئەمساڵ و ئەو کانیاوەکان زیاد دەکرێن و خەڵکیش وشیار دەبنەوە ئەو بە فیڕۆن نادەن بەڵە پەیوەندیەکتر لەگەڵماندایە بێستون لە کەلارەوە فەرموو کاک بێستون ئێوارە باش کاک شوانتیان زۆر سپاس کاک بێستون ئێوارەت باشتر فەرموو زۆر سپاس وڵای من ئەوەی ڕاستی بێ بەنسبەتم تەوەری جەنابتەوە حەز ناکەم بەدوێ من چوار تەوەری دیکەتان کرد حەزم کرد لەسەرەوە تەوەرە ناگەر یانمە تێبێ بە کورتی بڕۆم فەرموو کاک بێستون کاک شوانجا بەنسبەت ئاڵاوە ئاڵای کوردستان وابزانم ڕەبزی هەموو نەتەوەی کووردا هیچ تاکانایەن و حزبێک نییە لە ڕۆژی ئاڵای کە حەدەیە مانگە بوو وابزانم هەموو کەناڵەکان ئەوەی کە لیش بوو یعنی ئاڵای کوردستانی دانابوو نە لە کەناڵەکەیەوە نە لە کەناڵکە یەنێدا نەدابوو ئەوە یەک پرسیارێکم ینی حەزەکەم بەوەیەکەی بزانم ئەگەر ئاڵای حزبێکەوە ئێمەش بزانین بەنسبەت ئەو دۆست و برادرانی کە ئەو کوردە دڵسۆزانی دوێنێ وەڵامی کە گیڤارەندایەوە کە بەنسبەت جەنابی سەرۆکە قسەیکەم من وەکو کەلاریە کاکە پێویست ناگەداوە لەو خوشک و برایە ناکەم و بەڕێزان ناکەم هیچ دەمی خۆیان نازێتن چونکە من سابقەی کاگیڤارە زانم و ئینسانێکی ساختە پێویست ناگەکە کاک بێستون با بۆ زمانە قسە نەکەین ئێمە نایناسین و ئەگەر جەنابیشت بیناسییان نەیناسی پێویست ناکە بۆ شوێ قسە لەسەرکەی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی گەیلان لە دەربەندی خانەوە ڕێزمانەیە بۆ هەموو کەسێک وە نامانێ بۆ شوێ بەرامبەر بە هیچ کەسێک قسە بکەین ئەلۆ کاتان باش زۆر سپاس باوکی گەیلان دەستخۆشی بەنامە جوانەکەتان لێکەم زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو بەڕاستی من لە دەربەندی خان ئێمە وەکو خەڵکی دەربەندی خان
لاریمان نییە لەوەی کە پارەی ئاو لە هاوڵاتیان بچێنن بەڵام ئەگەر ئاوەکە پاک دێتەوە زۆر باشە قەنەعاتە هەبێ لە دەبەندیخان لە سا هەشتایی تووشی نەخۆشی گورجیلا بووە بەڵێ کێشەمان پارەکەنێ بەڵام ئاوەکە چارەسەرکەم بەڵام ئاوەکە بە پیسیوی ئەوە لە بەحرەگەوە بە وەرێ ڕاستەخۆ بێ هیچ کاتی ئامادە نین ئێمە پارە بین بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم یادان سەرکەوت زۆر سپاس بۆ باوکی گێلانە دەربەندیخانەوە کە دوا پەیوەندیمان بوو لەسەر فەیسبوک لێهات موکی نووسیوێتی من دەستخۆشیتان لێ دەکەم چەند ساڵ لە دەرەوەی وڵاتم دەڵێ لە ئەگەر تەنانەت سیارەکەت بشۆی پارەی ئەو ئاوا دەدەن بۆیە داواکاری مەبەستی لە دەرەوەی وڵاتە بۆیە داواکاریم ئەوەیە کە ئەو پرۆژەیە سەرکەوت بەبێ جیاوازی و بەبێ ڕێکوپێکی عوسمان شارستنی دەڵێت پارەی ئەو بە پێوەر نەبێت زۆر نایەکسانی چونکە ماڵی وا هەیە یەک نەفەری تێدایە و ماڵی وا هەیە دە نەفەری تێدایە ئایا وەک یەک ئاو سرف دەکەن بەڕێزان تا سبەینی هەموویشە لە خۆشیدا بن.